سر بەشێکی تری ڕێساکەمان کەوتمان ئەگەر هات و مەرجی حکم دەرکردنەکە هەبوو ئەوە بڵێن هاتینە سەر ئەوەی کە ئەحکامی دنیا چەسپا بەسەر یەکێکە کە گفتارێکی کوفرینیا کردارێکی کوفرینی ئاشکرا و ڕاشکا و دەق و زەق و ئاشکرای بەسەرا درا کابرا ئەمەی لێوە دەرکەوتووە بە ڕێگایەکی شەرعی سەلمێنراوە قازیەکی شایان و لێزان و مفتیەک و شارەزایەک حکمەکەی دەرکردووە ئەنجا ئەبێ بزانین ئایا مەرجەکانی حکم دەرکردن هەن یان نا ئەبێ ئەو کاتەش تەماشای ئەو مەرجانە بکەین کە حتمەن لە هەموو دەرکردنێکی حکمی شەرعیدا هەن کە بە شێوەیەکی گشتی هەیە ئەویش ئەوەیە عادة لهم حكمك الشرعية علماء فرميانا يترتب الحكم على السبب إذا توفرت الشروط وانتفت الموانع اگر مرجي تنفيذ كردنك هبو مرجي حكم در كردنك هبو وبربستيج للري انجام دان الراپراندني حكم الشرعي نبو حكم بريتيلا اثبات كردني او امره يان نفي كردني وهناني دق شرعيك بوسر او رويداوك ليرا باسي الردية گفتار كفرينك كردار كفرينك دركوتوا دليلي رونو اشكرامان لصري هي صريح الدلالة بوا عرفي خلق كمان برچاو قرتوا قسەی کابرا و دلیل و شاهید و هەموو شتێکمان لەسەری هەیە بەڕێگایەکی شەرعی گەیشتۆتە دادگا لەوێ سەلمێنراوە بە نیسابی شایەتەکان قازیەکی مؤهل و شایان و ڕێک و پێک و زانە ئەو حکمەی لەسەرداوە ئەم جارە تەماشای هەموو سەبەبەکانمان کردووە کەوابوو ئەبێ بزانین ئەو مەرجانەی کە ئەنجا لە کابرایە هەند چییە ئەبێ مەرجێک تەماشا بکەین لە کابرایە چییە بۆ نمونە ئایا کابرا باڵق بووە بە دەردی کوڕ دەڵێ یعنی گەورە بۆ گەیشتوتە ئەو تەمەنەی کە شت لێک جیاکاتەوە بزانە کوفر و ئیمانیش چییە ئایا کابرا عاقڵە کە عاقڵە سەرخۆشە یان سەرخۆش نییە هۆشی لە خۆی بووە لەژێر تەئسیراتی ترا بووە ئایا مەبەستی بووە ئەو کارە بکە یان مەبەستی نەبووە ئایا ئیرادەی خۆی بەدەستی خۆی بووە یان ناچار کراوە ئەو کاتە ئەوە بڵێ هەر یەکێک لەمانە طبعا ئەبنەوە بە بربەستی دەرکردنی حکمە شەرعیەکە ئەنجا دێتەوە سەر هۆکاری حکمەکە سەر کردەوەکە ئایا ئەو کردەوە کوفرینەی کە ئەنجامی داوە یان گفتارە کوفرینەکەی کە لەی دەرکەوتووە و هێنراوە بۆ دادگا و شاهدی لەسەر هەیە ئایا هیچ شوبهەیەکی تایە یان نە هیچ گومانێک هەیە بدرێتە پاڵی هەتاکو لە ساڵحی کابرای بکەر لێک بدرێتەوە ئەوەشە بێ دیسان باز بکەینەوە بگەڕێنەوە سەرەوەی صریح الدلالەیە محتەمل الدلالەیە یان چییە ئەنجا ئایا بەڕێگایەکی شەرعی لەسەری ئیسپات بووە یان نە ئەمانە هەمووی ضروریە ئەو کاتە بزانین ئەنجا حکمەکە دەرچێت ئەمە مەرجی حکمەکەیە ئەنجا ئایا ئەگەر هاتو مەرجەکانیش هەمووی تەواو بوون حکمەکە دەرچوو بوو ئایا هیچ بربەستێک هەیە دەرهەق بە کابرا کە نەهێڵێ ئەو حەقەمان یا ئەو حکمەی بەسەرا بچەسپێ ئەو بربەستانەش ئەوەن کە ڕێگا لە بوونی حکمە شەرعیەکە ئەگرن واضح هەمووکو قسەیەکی دەستوریە لە دادگاکانە ئەوترێ يعني ما يلزم من وجوده عدم الحكم يعني لبوني او بربسته ابي بسببك بو نهاتني حكم شرعك ولا يلزم من عدمه وجود الحكم او عدمه بلام اگر هاتو او بربسته نبو معناه واني حكم شرعك درنشه بعكس عبارتي يكموي لبرو ابي ديسان اوش شارزابين لوا كاغدارين آية بربستيش هي يان بربستيش ديسان بربستی واه پەیوەستە بە بکەرەکەوە بربستی واه پەیوەستە بە کردەوەکەوە بربستی واه پەیوەستە بە
سەلماندنەکەوە، یعنی لێرەشە سێ جۆر بربەستمان بۆ دروستە بێ. بربەستێکیان عیلاقەی هەیە بە بکەرەکەوە، ئایا فعلا کابرا بەو قسانەی کردوێتی ملزەمە بێ پێی، ئەی گرین بەو قسانە بەو کردوانەی کە کردوێتی شەرع ملزەمیەکا پێی، ئەو کاتە پێوترێ العوارض الأهلیە یان عوارض الأهلیە، پێی ئەوترێ عوارض الأهلیە، واتە ئەو بربەستانەی کە شیاوێتی کابرا ناهێڵن. ئایا فعلا کابرا شیاوە بۆەوەی ئەم حکمە شەرعی بکەوێتە سەر؟ ئەوەش ئینشاءڵڵا لە فرسەتی ترا باسەکەین. بۆ نمونە کابرا ئایا نەزانە و حکمی نەزانیەکەی چییە؟ ئایا کابرا ئیرادەی لەژێر دەسەڵاتی خۆیان بۆ کە ئەو ئیشەی ئەنجام داوە؟ هەروەها بربەستێکی تریان جۆرە بربەستێکی تر هەن پەیوەستیان هەیە بە خودی کردەوەکەوە. ئایا کردەوەکە بەڕاستی و بەڕاشکاوی و ڕوون و ئاشکرا و زەق دەلیلە لەسەر کوفرەکە یان دەلیلێکی قەتعی نییە، بنبڕ نییە لەوەی کە بڵێن حتمەن ئەمە هیچ تەفسیرێکی تر هەڵ ناگرێ، هیچ لێکدانەوەیکی تری نییە، هیچ مانایەکی تری نییە غەیری کوفرکردن نەبێ بەخوای پەروەردگار. هەندێ بربەستی تر هەیە پەیوەستی هەیە بە سەلماندنەکەوە. ئایا بۆمان سەلمێنرا؟ ئایا ئەم شاهیدانە کە هاتن، هەروەکوتم پیاوێکە شاهیدەکە یان ژنێکە یان مناڵێکە، ئەوە بۆمان نەسەلمێنرا، بەڵام دوو کەسن ئەم جارە دوو کەس هاتوون شاهیدیەکەیان داوە، بەڵام ئایا یەکێک لە شاهیدەکان غەرەز شەخسی لەگەڵ کابرا نییە هەتاوەکو بێ شتێکی وای بخاتە پاڵ، یان لە ئەهلیەتی ئەو شایەتە فعلا توانای ئەوەی هەیە ئەم شایەتیە بدا، ئایا عادلە بۆ وەرگرتنی شایەتیەکەی یان نە؟ کەوابوو ئەمانە هەر یەکێک لەمانەش دیسانە بنەوە بە بربەست بۆ ئەوەی کە ئەو حکمە شەرعیە دەرنەچێ. ئەنجا ئەوانەی کە پێمان وتن عوارض الأهلیە واتە ئەو بربەستانەی کە شیاوێتی کابرا ناهێڵن زۆرن. هەندێک لەوە ئوسولیەکان علەمای ئوسولی ئیسلام و ئوسولی شەرع کردویانە بە دوو بەشەوە. بەشێکی پێڵن شیاوێتی جێبەجێکردن، واتە ئایا کابرا ساڵحە شیاوە لایقە بەوەی ئەو کارە ئەنجام بدا؟ ئایا کابرا قسەی لێ ئەگیرێ، کردەوەی لێ ئەگیرێ؟ ئەمەش معنای وایە عاقڵ بێ، باڵغ بێ، سەرپشک بێ، ئازاد بێ، ئەمانە مەرجن کە تایە هەبێ. یەکی تر پێوترێ شیاوێتی واجب بوون، واتە کابرای بکەر خۆی ئەهل بێ بۆ ئەوەی کە ماف و ئەرکی لەسەر بێ، بتوانرێ ئەو مافانەی لەسەر بچەسپێنرێ. بۆ نمونە مناڵ نەبێ کە حکم نەیگرێتەوە، یان غەیرە عاقڵ نەبێ، ئیتر بە هەر صیفەتێکی تر عەقڵی لە دەست داوە، شێت بێ یا جۆرێکی تر هەر جۆرێکی تر کە شمولی ئەو عیبارەتە شمولیکە. یان هەندێک بربەستی تری ئەهلیەتەکەی خۆی ئاسمانین، کابرا دەسەڵاتی نییە، مەسەلەن مناڵە، شێتە، گەلحۆیە، خەوتووە، بیری چۆتەوە، لە بیرچوونەوەیان قسەی کردووە، لە کاتی خەوا وتوێتی، یا شتێکی بەسەرا هاتووە ئەم جەریمەی ئەنجام داوە. ئەو کاتە ئەبێ بزانین ئایا خیتاب التەکلیف واتە دەقە شەرعیەکەی حکمەکەمان شمولیەکە یان نە؟ ئەو کاتە ئەبێ ئەمانە هەمووی مراعات بکرێ، هەروەکو لە کتێبی المغنی مع الشرح الكبيرة لە مجلدی دێم ئیمام ابن قدامه مەقدیسی ڕەحمەتی خوای لێوێ بە تەفسیل باسی کردو. هەندێک شیاوێتی تر هەیە، شتی تر هەیە بەسەر کابرا خۆی کەسبی کردووە هێناوێتەوە سەر خۆی، ئەوەیان عەبدەکە خۆی مخەیەرەتیە، یعنی ئەمە ئەوە نییە بڵێن مناڵە چونکە هەر قەدەری خوای گەورە وایە کە مناڵە، ئەویان شێتە خوای گەورە عەقڵی لێ سەندۆتە، بەڵام ئەمەیان کابرا نە مناڵە نەشێتە و فعلا ئازادیشە، سەربەخۆیە، خۆی هاتووە غەڵەتەکانی کردووە، بەڵام ئەوەش دیسانە بێ مراعات بکرێتەوە، تەماشا بکرێتەوە، دیسان لە ساڵحی ئەو لێک بدرێتەوە. لەوانەیە بۆ نمونە غەڵەتێکەوە بەسەر زمانیا هاتووە، لە کاتی تووڕەبوونیا، لە کاتی مەشغوڵ بوونیا، لە کاتی حاڵەتێک کە بەسەری هاتووە لە ناحەی دەرونیە کە بە عەرەبی پێوترە سەبق اللسان، بە کوردی ئەڵێن لە زمانی دەرچوو، لە دەمی دەرچوو، بە هەڵە هات بە دەمیا. ئەوەش طبعا ئەو کاتە
خواي پروردگار لي ناگرێ ولا ڕووی شەرعیەوە لە قازانجی کابرا حسابەکرێ وەلەو کوفریشی کردبێ وەکو کە خواي پروردگار لە سورة أحزاب فەرمێ وليس عليكم جناح فيما أخطأتم به ولكن ما تعمدت قلوبكم ئەوەی کە بە هەڵە بەسەر زمانتانە دێو لا ئیرادیە لێتان ناگیرێ بەڵام ئەوەی کە لە دڵ و دەروونتانەوە عەزم و جەزمتان مصر بوون لەسەری کە سوورن لەسەرەوەی بەو شێوەی بڵێن و ئاگاتان لێ هەیە هەروەکو چۆن پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام باسی کابرایەکی کرد کە لە بیابانێکایە وەکو لە حەدیسی صحیحی مسلمە هەیە ئەفەرمێ لە سەحرایەکا بوو وەکو ئەوەی کە ڕاحیلەکەی لێون بوو بواتە حوشترەکەی کە خواردن و خواردنەوەکەی هەموو بەسەر حوشترەکەیەوە بوو لێون بوو زۆر گەڕا لە دووی و نەیدۆزیە و ماندوو بووی تر کەوت لە تاوە لە پڕێکا حوشترەکەی بەرچاو کەوت و بینی و هاتەوە بەردەمی لە خۆشیە هاواری کرد اللهم أنت عبدي وأنا ربك خوایە تۆ عبدی منی و منیش خوای تۆم لە زۆر خۆش حاڵی خۆیە بەغەڵەت بە زمانیا هات و کوفرەکەی کرد طبعا ئەمە کوفرە هەر کەسێک کە هەروکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ أخطأ من شدة الفرح بەهەڵە لە زۆر خۆش حاڵی خۆیە کەوتە هەڵەوە کەوا بوو ئەمە لێرە لە قازانجی کابرا لێ کە درێتەوە ئەمەی لەسەر ناگیرێ یان ئەگەر هاتوو هەڵەیەک بوو لە لێکدانەوەی کابرا بەغەڵەت لێکی دابوو واتە دەلیلە شەرعیەکە خۆی زۆر باش پەی پێ نەبردبوو یان ئەو دەلیلە بۆ ئەو شتە نەئەشیا ئەو هێنابوویەوە سەری ئەمەش لێرە موقعێکی ئیجتیهادیە وەکە هەڵەشی کرد هەر ئەجری هەیە نەک لە سەری حساب بکەین بەوەی کە کوفرێکی لێوە دەرکەوتووە ئەو کاتە ئەبێ حساب بۆ ئەو بکەین کە ئەوە ئیجتیهادێکی کردووە دەلیلش لەسەر ئەوە طبعا زۆرە نامێ زۆر بچمە زۆر تەفسیلاتیەوە ئیتر خوای پەروەردگار ئێمەش و ئێوەش سەرکەوتوو بکە زۆر بابەتی تریش هەیە کە هەندێکی وەکو مانعی جەهلن ئەوە ئینشاءڵڵا لە کاتێکی ترا بە تەفسیل باسیەکەین یان بربەستی بە زۆر ئەنجامدانی کارێکە وەکو کابرایەک لە زیندانێکە ئایا ئەوەش حدودی خۆی هەیە طبعا لە چیا ئەتوانێت قبول بێت کە کابران ناچارە ناچارێکی قبولە لە چیا ناچار نییە چونکە خۆتۆ ناشێت تۆ ناچار بکرێی بۆ ئەوەی من بکوژی چونکە نەفسی تۆ لە لای خوای گەورە لە نەفسی من عەزیزتر نییە هەر یەکێکیش لە نەزانین و لە ناچارکردن و لەوانەی تریش سنووری تایبەتی خۆیان هەیە ئەوان هەڵئەگرین بۆ وەختێکی تر خوای پەروەردگار ئێمەش و ئێوەش سەرکەوتوو بکە أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا وبارك فيكم والسلام عليكم ورحمة الله وبركاته أمرش داوي لبردنا كم براسي چونك